پێداوین بۆ بە خانوویەک. ئەم خانووە دراوە کە باوکم مفادی کردووە بە دایکمەوە دراوە بە 9 کەس، دایکێک و 6 خوشک و 2 براواتە 9 عایلە، 9 خێزانی گەورە. لەم خانووە هەیگەلی کوردستان لە دوای 23 ساڵ ئەم بەندەیە 20 مەترم بەرکەوتووە. 20 مەتر توخوا 20 مەتر ئەوە ئێهێنە کە گەلی کوردستان و کە حکوومەتی هەرێمی کوردستان بە منێکی دابێت. 20 مەتر ئەوە ئێهێنە کە پێمی بفرۆشنەوە لە تەلەڤیزیۆنێکی ڕسمی خۆتانە و تەلەڤیزیۆنێکی فەزایی خۆتانە. ئاخۆ من 20 مەتر بە ڤێلای بکەم وەکو ئێوە، 20 مەتر بیکەم بە ژووری میوانەکانم، 20 مەتر بیکەم بە ژووری مەکتەبەکەم، 20 مەتر بیکەم بە مەسبەح کە ئێوە قاتی خوارەوەتان هەموو مەسبەحە و مەلەی تێدا دەکەن، 20 مەتر بیکەم بە باخ، 20 مەتر بکەم بەچی هەیگەی کوردستان، هەی دەسەڵاتداران، هەی سەرۆکی هەرێم، هەی سەرۆکی پەرلەمان، هەی سەرۆکی حکوومەتی هەرێم. ویژدانتان ئەکەم بە حەکەم بەسەر خۆتانەوە لە دوای 23 ساڵ 20 مەتر ئەرزەتان بە منداوە لە هەڵەبجەیەکی خەڵکانی خوێنی مەزلومە هەتا 100 ساڵی تر خەڵکی ئەبێ ئاو لەگەڵ چیمیایا بخۆنەوە. لە دواوە کە خەڵتانی کیمیاباران و خەردەل کرام، بڕیارمدا گەورەترین شتێک کە وەڵامی دوشمنەکانی پێ بدەمەوە بریتی بێ لە خوێندن، بریتی بێ لە عیلم و زانست، بریتی بێ لە قەڵەم بەدەستهێنان، بریتی بێ لە نووسین و خوێندنەوە. بۆیە هە لەگەڵ چاوم هەڵهێنا یەکسەر لە حوجرەی مزگەوتەکانە خۆم بینیەوە و بە پشتیوانی خوای پەروەردگار لەسەر دەستی مامۆستا بەرزەکانی دەوروبەری شارەزور و هەڵەبجە پلەی مەلایەتی و زانستی مەلایەتی و ئیجازەی عیلمین بەدەستهێنا. ئەوە شەهادەی بەکارهێنەرەکەمە کە شەهادەی دەرەجای 4 ساڵی تایە، ئەوەش لە پشتیەوە تەصدیقی وەزارەتی خارجی تایە. ئیدی بەڕاستی شەهادەی من بۆ ئەبێت تەزویر بێ. ئەو تەزویرە لەکوێوە هاتووە کە ئەوەش بەڕاستی ئەتوانم بڵێم درۆیەکی زۆر شاخدارە کە بەڕاستی زۆر بەداخەوە نەئەبوو تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەگوێی ئەوانەیان کردووە کە تەقریرەکان بۆ نووسینە بوو تەحقیقێکیان لە خۆم بکردایە ئینجا وەڵامیان بایەتەوە. یەکێکی تر لەو شتانەیە کە پێیان فرۆشتومەتەوە ئەوە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەوەیە کە من ئیجازەم پێ دراوە، ئیجازەی دراسیم پێ دراوە کە بچم بخوێنم. باشە من پێیان ئەڵێم جارە پێشتر وتویانە ئێمە وتومانە وەرە بە کار ئاسانیت بۆ بکەم بچی لە دەرەوەی وڵات بخوێنی، کە ئەوان تەحەدا ئەەکەم تەلەفۆنێکم بۆ کرابێ، نامەیەکم بۆ هاتبێ، پیان وتم بە هیچ جۆرەوە درۆیەکی شاخدارە بەڕاستی بەران کە کردویانە، کەس بە منی نەوتووە کە بێ کار ئاسانی بۆ بکە. دەباشە ئەگەر شەهادەکەم تەزویرە بۆ کار ئاسانی بۆ کەم لێنە دەرەوەی وڵات بخوێنم. ئەگەر شەهادەکەم تەزویرە بۆچی بە ئیمام و خەتیب تەعین کرام لەلایەن حکوومەتەوە؟ دیارە ئێوە پشتیوانی لە خەڵکی تەزویر چییەکە نەگەر وابێت؟ من ڕۆشتم لە ساڵی پار لە کولیەکەی خۆم تقدیم کرد بۆی لە دراسی عولیاوە بچووکە من بڕیارم داوە لە دوای خەردەلێک کە سەدام پیایا کردین بڕیارم داوە کە بخوێنم تا شەهادە بەرزەکان بەدەست بێنم بۆ ئەوەی وەڵامی دوشمن بە عیلم و بە زانست بدەمەوە نەک بەشتی تر. ئەوە بۆ ڕۆشتم لەوێ وتیان ئێمە 10 مەقعدمان هەیە بۆ ماجستێر، ئیمتیحانی منافەسەتانەکەین، تەنافوسیتانەکەین، کە سێرم کرد زیاد لە 200 کەس منافەسەی ئەو 10 مەقعدەیانە کرد. وتیان ئیمتیحانتانەکەین، ئیمتیحان کران بە پشتیوانی پەروەردگار لەوێش بە یەکەم دەرچووم لەناو هەموو عەرەبەکانە کوردێکی مەزلوم کە پێشتر لە بەغداوە کیمیایی بەسەراکرا لەوێ بە یەکەم دەرچووم و لە ماجستێر وەرگیرام. ئیدی ئەو کاتە بۆی سبێنە ماجستێرەکەشم هێنایەوە نەڵێنەوە لەکوێ دێناوە هاتم تەقدیم کرد ئیجازەی دیراسیان پێدام. ئیجازەی دیراسی گەلی کوردستان دەسەڵاتداران چییە بە منی ئەفرۆشنەوە؟ من بۆ خۆم 6 کەسم لەگەڵایە کە لەوێ هیچ کامیان کە سوکاری کیمیابارانی هەڵەبجەش نین و ئەوان ئیجازەی دراسیان پێدراوە. هەر کەسێک قانونە کە تەعین بوو 2 ساڵ بەسەر تەعینەکەیان ڕۆی ئەتوانێت بچێت لە ناوەی وڵات یان لە دەرەوەی وڵات دراسی عولیا بخوێنە، ماجستێر دکتۆرا بخوێنە، ئیجازەی دراسی پێدەن.
چڵەپوشێکی تر کە زۆر بەداخەوە پەنایان بۆ بردووە هاتوون لێرە وەکو لە تەقریرەکە بۆ خۆم بینیم ئەڵێ خانووەکەی هەڵەبجەی فرۆشتووە کە 20 مەترم بەرکەوتووە کە مەزەندە ئەکرێ و پەڕی بە 15 بۆ 20 گەڵا ئەڵێ خانووەکەی ئەوەی فرۆشتووە هاتووە لە سلێمانی خانووی پێکرۆتەوە و دێ ڕسمی خانووەکەی من دەرەخا لە بینی دوو خانووی دوو قاتایە جا خەڵکیش نازان ئایا خانوو دوو قاتەکانی منیان خانوو یەک قاتەکەی منەکە یەک قاتەکەیانی منە بۆیان ڕاستکەمەوە ئەو خانووش بەڕێزان بە سێ جۆر کراوەتەوە بەشێکیان بۆ خۆم پارەی خۆم بۆ کۆم کردوتەوە و ئەرزەکەیم پێ کڕیەوە و ئەندازەیەکم لێ کردوتەوە بەشێکیان قەرزە ئێسەش لەسەرم ماوە بەشێکیشیان خەڵکی دۆست و ڕەفیق و خزمی خۆم و برایان و دۆستانێکی خۆم کە منیان خۆش ویستیوە و هاوکاریان کردوم و خانوم کردوتەوە ئیدی تەحەدا ئەکەم لەو دەسەڵاتەکە 1 سنتی بە من دابێ 1 دیناری بە من دابێ و هەروەها تەحەدا ئەکەم لە هەر 6 کابینەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر 6یان ئەوەڵ بۆ ئاخر 1 پارچە ئەرزە هەبێ لە کوردستانە بە ناوی منەوە بێ بە منیان دابێ خانوویەک هەبێ لە کوردستانە بە ناوی مەلا هەورامانەوە بێ و من بەڕاستی پێیان ئەڵێم کە داوای لێبوردنیشکەن چونکە ئەوە ینی مەسی کە سوکاری شەهیدانیان کردووە و پێی دەشتێن و بەڕاستی من لێرەشەوە ڕایەگەێنم جارێکی تر ڕازی نیم شەرەف و کەرامەت و ناموسی من وێنەی مەزڵومیەتی من لە هیچ شوێنەکە هەڵبواسرێت بایکۆتی یەکەم بە قەطعی بەتایبەت لە شوێنەکانی ئەو شوێنە کە دەسەڵات زاڵە بەسەریا ئەوان بۆ خۆیان کە دەڵێن تەشیر بە خەڵک نەکرد ئەوان یەکسەر هاتن تەشیریان بە من کرد و باسی منیان کرد و هاتن خانووی شخصی خۆشمیان تەسویر کرد کە بەڕاستی ئەوە لە ڕووی قانونیەوە شتێکی زۆر ناشینەوە من نەتوانم داواشیان لەسەر قەید کەم چونکە ئەوە حتا لە ڕووی ئەمنیشەوە شتێکی خراپە تۆ چۆن دەی ماڵی خەڵک تەشخیص دەکەی ئەوە کەسێک شتێکی بەرامبەر من کرد بێنە دەگەلی کوردستان چی ئەڵێ ئەو حکوومەتە چی ئەڵێ ماڵی منیان تەشخیص کرد کە ئەو ماڵەکەی مەلا هەورامان لە تەلەڤیزیۆنێکی فەزایە بۆ دۆست و دوژمنیان ڕۆشن کردوتەوە ئەو خەردەلەی کە سەددام کردی بە قورجی منە کەەوە 20 ساڵە پێ ئەناڵێنم وەڵڵی زۆرم پێ شیرینتر و خۆشترە لەو گەندەڵیەی کە لە کوردستانە هەیە ئەزانن بۆ لەبەرەوە ئەوان دوژمن بوون لەبەرەوە ئەوان دوژمن بوون بەڵام ئێوە دۆستن بەڵام ئێوە کوردن بۆیە من ئەو خەردەلەم پێ خۆشترە لە وەزع و لەو عەدالەتی و ناعەدالەتێکە لە کوردستانە هەیە والله ئەگەر لەبەر ئەوە نەبێت کە حەز ئەکەین لەگەڵ میلەتی خۆمانە بژین و بمرین والله کوردستانمان هەر بەجێ ئێشت و ڕۆشتین